بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت. جوڵانەوەی ئیسلامیەکان لە کوردستان لە کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکاندا کە سەرەتای سەرهەڵدانی ڕەوتی سیاسی ئیسلامیەکانی کوردستان بوو لە چەند ڕەوتێکی جیاوازدا خۆی بینیەوە کە ئەوانیش بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و زانایانی ئیسلامی کوردستان و دواتریش هاتنەکایی بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی کە لە 2000دا هەردوو لایەشیان گرت و بزوتنەوەی یەکبوونی ئیسلامیان پێگەنا. ئیتر لێرەوە کێشە و ململانێ و ناکۆچیەکانی نێوان باڵی مەلا عەلی عەبدولعەزیز و باڵی مەلاکرێکار و باڵی عەلی باپیر دەستی پێکرد و هەریەکەیان بە تێڕوانینی جیاواز و لە لای خۆیەوە دەویست هەیمەنە و باڵەدەستی خۆی زیاد بکات و دەست بەسەر حیزبەکەدا بگرێت بۆ تێگەیشتنی زیاتر لە سیاسەتی باڵ و باڵە سیاسیەکانی نێو بزوتنەوەی ئیسلامی و تەواوی کێشە و ئینشیقاق و ململانێ و پەیوەندیە نێو خۆی و دەرەکیەکانی ئەم پارتە ئیسلامیە بە تەواوکردنی ئەم تەوەرانە و قسە لە سەرکردنیان بەردەوامین لەگەڵ بەڕێز ئیحسان مەلا عەلی عەبدولعەزیز دامی سەرکردایەتی و بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی بزوتنەوەی ئیسلامی. کاک ئیحسان جان دووبارە بەخێر بیت بۆ تەواوکردنی تەوەر و گفتوگۆکانمان. دەمەوێت هەندێک لە تەوەرەکانی پێشوو ئەمەژە پێ بکەمەوە کە فریای ئەوە نەکەوتین تەواویکن ئەویش ئەوە بوو کە ئێوە شانازیتان بە زۆری هێزی چەکداری خۆتانەوە کرد بەڵام قسەیە لەسەر بزوتنەوە هەیە کە بزوتنەوەی ئیسلامی لە ڕووی سەربازیەوە بردیەوە و لە ڕووی سیاسیەوە دۆڕاندی لەم بارەیەوە چییە؟ وڵێ طبعا ئێمە وەکو خۆمان بەش بە حاڵی خۆمان هەر لە بیدایەتەوە هەنیکە هاتین ئێمە توانیمان تا حدێکی زۆر تەسیراتێک بکەین لەسەر وڵاتە عەرەبیانە سیاسیەن و زۆرینەی زۆری ئەو مەسئولە باڵایانەی لە وڵاتە عەرەبیانە هەیە توانم وەکو بڵێن وەکو کوردێک ئێمە یەکەم کەس بووین وەکو بزوتنەوەکو بەڕێز مامۆستا مەلا عەلی مامۆستا مەلا عوسمان کە چوونەتە سعودیە و لەگەڵ هەر لە مەلیک فەهدەوە بیگرە تا ئەگاتە بڵین ئەو کاتە ئەمیر عەبدوڵڵا و مقرین و ئەوانە هەر هەمویان کە بینراون و بەحسی وەزعی کوردیان بۆ کراوە و لەگەڵ زۆرینەی زۆری ئەو بەرپرسانە و لە ئەوروپاشە ئێمە هەر لە کاتی ڕەوەکە لەو کاتە ئێمە نامەمان تەوجیهی ڕئیس وزرای بەریتانیا کردووە کە پێمان وتووە ئێوە هیچتان بۆ ئەو میلەتە نەکردو و ئایسە لەم کاتا و زۆر خەتەرناکە واتوان بە دۆکیمنتیش پیشانی بن کە ئەوە نامەیەک لە بەردەستانایە کە چۆنی ڕئیس وزرا لە ڕێگەی ئێمەوە ڕئیس وزرای بەریتانیا بە خەتی خۆی بە ئیمزای خۆی ئەو وعدەی پێداین کە بە هەموو شێوەیەک پاڵپشتی گەلی کورد بکە و پاڵپشتی ئەوە بێکەت حتا تەیارەکان بڕۆن بۆ تورکیا و لێەوە یارمەتی ئەو میلەتە بن و بە هەموو شێوەیەکیش مەنتیقەیەکی ئامین دروست بکەن بۆ گەلی کورد. ئێمە بە هەموو شێوەیەک ئەو شتانەمان کردووە لە دەرەوە لەگەڵ ئومەمی متحیدە لەگەڵ حکوومەت ئەڵمانیا بەریتانیا لەگەڵ ئەمریکا چەندەها جار ئێمە چوین لەوێ لەگەڵ وەزارەتی خارجی ئەو وڵاتانە هەر هەمووی قسە و گفتوگۆمان کردووە و لە هەموو دانیشتنەکانی معارەزەی عێراقیشا ڕۆڵێکی ئەساسیمان بووە هەر لە دروستبوونی بڵین هەر لە مؤتەمەری بەیروتەوە تا ئەگاتە مؤتەمەری ڤێنا تا هەموو لە عالەمی ئیسلامیشە طبعا هەر لە ساڵی 92 کە مؤتەمەرێکی ترکرا لە شاری کەنساسیتی کە زیاتر لە 40 وڵاتی ئیسلامی لەو کاتا لەویا بەشدار بوو زۆرینەی ڕەئی عالەمی ئیسلامی بەرەو ئەوە بوو کە دیفاع لە سەدام حوسێن بکەن بە تایبەتی کە ئەمریکا ڕۆشت بووە عێراق و ئەو ڕۆڵی دی بوو حتا مجموعەیە کوێتی سعودی لێبوو نەیانەوێرا بڵێن ئێمە کوێتی سعودین لەبەرەوە ئیتیجاهی زۆرینەی ئەو خەڵکە لەوێ متعاتیف بوون لەگەڵ سەدام بە تایبەتی ئەو شعاراتانی کە ئەیدا مؤتەمەرەکە لە کەنساس بوو نزیکی 4-5 هەزار نەفەری لێبوو من لە خزمەتی بەڕێز مامۆستا مەلا عەلیا بووین لەوێ کە چوین بۆ ئەو مؤتەمەرە و هەر لەویا ئەو کەلیمەی عومەر عەبدوڕەحمانی لێبوو ئەوەی کە ئێستا گیراو بڵێ موفتی میسر مراقبی ئیخوان مسلمینی لێبوو سەلمان عەودە هەرچی بڵین مەسئولینی عالەمی ئیسلامی هەموو وڵاتەکان هەر لە میسر و سعودیە و کوێیت و ئیمە هەمووی لێبوو هەمووی لەوێ بوون طبعا هەر لەو کاتە ئەو کەلیمەی کە دایان نابۆ بەڕێز مامۆستا مەلا عەلی یەکسەر بەوە دەستی پێکەوتی ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون و دەستی پێکەوتی ئەمە حاڵتان بێ ئەبێ حاڵ چۆن بێ کە ئێمە خەڵکی ئەوەین کە ئێمە ئەوەین کە ئێمە نەوەی بڵین ئەو سەلاحەدین کە ئەوەی ڕزگار کرد ئەوا تێگەن ڕژێمی بەعس چی کرد من خۆم خەڵکی هەڵەبجەم کیماوی لێداوین کیماوی بەرمان کەوتووە بەو شێوەیە ئێوە دێن و ئاوا لەگەڵ سەدام حوسێنێکا کە ئەم هەموو جەرائیمە و ڕاگوێزی کردو زۆرینەی زۆری دەستیان کرد بە گریان دوای ژوورەکان بەرناکەوتن هەمووی ئەیان نەمانزانیەوە بە سەهوا چوین زۆرینیان دەستیان کرد بە گریان حتا دوای کۆیتی سعودیەکان هاتبوون ئەنە و ماڵتان ئاوا خۆ ئێوە ڕزگارتان کردین هەر نەمانەوێرا ئێمە کەلیمەیەکیش بڵین لەبەرەوە ئەوەی کە کرابێ لە دەرەوە و لە توانای ئینسانا بێ ئێمە لەو مەجالی سیاسەتا کراوە
بە هەموو شێوەیەک هەر بۆی سەر ئێمەش لایەزال پەیوەندێکی زۆر باشمان هەیە لەگەڵ زۆربەی بڵین ئەو وڵاتانە لەگەڵ زۆربەی ئەوان گوێمان لێگرن گویان لێگرین ئیستیشارەمان پێکەن ئیستیشارەیان پێکەین ئێمە وەکو بڵین بزوتنەوەی ئیسلامی و ئەو ڕابەڕە بەڕێزانە ئەوەی لە توانایان بێ ئێمە فەخرێک و شانازیەکە و ئەو کەرەسێکە بۆ ئێمە ماوەتۆ کە فەخری پێ بکەین و منداڵمان فەخر بڵین ئەو شانازیانەی وەکو سەروەریەک بمێنێتەوە بۆمان ئەوەیە کە ئەگەر بێت و دانیشین بە سەدەها حەڵقە باس بکەین باسی یەکەیەکەیان بکەین چەندەها کتێبیش بنووسین لەوانەیە فریان نەکەوین زۆری نەیزۆری و حەقی خۆی پێ بدەین. زۆر باش کاکەسان بەڵام ئەوترێت کە ئێوە زۆرێک لەو سەرکردە سیاسی و سەربازیانی نێو بزوتنەوە جێی پشت و پەنای ئێوە بوون و پشتان پێبەست بوون. بەڵام کاتێکەوە تووشی کارەسات هاتن دەرکەوت زۆرینی ئەو سەرکردە سیاسی و ئاسکەریانە معتەمەدی ئێوە نەبوون و لە ژێرەوە پەیوەندیان لەگەڵ خەڵکی ترا هەبووە. ئایا ئەم خەمساردی لەلایەن ئێوە بۆچی یا بۆچی فیلترێک نەبوو بۆ ئەوەی کە ئەم کەسایەتیانە بەپاڵێوە لێنێو حیزبە؟ لەبەرەوەی بزوتنەوەی ئیسلامی فراوانیەکی زۆر سەریعی بەخۆیەوە بینی بە تایبەتی ماوەیەکی بڵین درێژ نەبوو وەکو حیزبانێتە کە لە شاخ بێ بڵین 1970 بزوتنەوەکە بۆ فراوانیە دروست بووە و کە ئینتیفازە دوای 3 ساڵ ئەبێت مەجالەکە ئەوە نییە تۆ بڵین یەکسەر فراوان بوویە لە دهۆک و لە هەموو ناوچەکانە مەقڕات بکرێتەوە خەڵکێکی زۆر پەیوەندی بکە. بزوتنەوەی ئیسلامیش ئەوە نییە تۆ بڵێ حیزمێ بێ و لە شانە ئەوانەوە دروست بوو بێت تا بڵیم ئەوە نەمونەظەم بێ و بە شێوەیەکی وا چوو بێت قەرارات بە هەموو شەوێ بڕوە و هەر لە دروستبوونیشەوە بزوتنەوە شەفافێتێکی زۆر لە ناویە هەبووە بڵین نەقد کراوە هەر لە ڕابەرەوە ئەیگری تا دوای خەڵک زۆر بەسنێکی فراوانەوە ئەو نەقدانی وەرگرتووە ئەمانە هەمووی بوون بە سەبەبی ئەو شتێک هەبووە ینی توانم بڵێم لایەنی ئیجابیە و لایەنی سلبیشی هەبووە. بەڵام خاڵی سەرەکی لەو ئینشقاقانە لەو شتانە ئەگەڕێتەوە بۆ دووشت. یەکەم وەکو باسمان کرد و ئاماژەمان پێکرد لەبەرەوەی کە ئەو قیادەی بزوتنەوەی ئیسلامی کە خۆی لە مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی ئەو بەڕێزانەی ترا ئەبینیەوە بە هیچ شێوەیەک تەسلیمی قەراری سیاسی وڵاتان و خەڵکانی تر نەبوون. ئۆتۆماتیکیش کە تۆ نەبی ئەو وڵاتانەی کەتر ئەوەی کە هەیە ئەویش مافێکی خۆیەتی حەزەکە دەوری هەبێ حەزەکە لە ناو هەموو شوێنێک و جێگە و ڕێگێکا بە تایبەتی ناوچەکە ئەمەکە ناوچەیەکی ئیستراتیجیە و لەو کاتاکە سەداماوە و ناوچەیەکە هەموو لاکانی تر تەماعیان پێیەتی ئۆتۆماتیکی تەمان ئەمانە هەمووی تەماعن. لەلایەکی ترەوە ئەو هەموو دەورەی کە لە دەرەوە بوون بینیمانە سیاسیەن و زۆر دژی سەدام حوسێن ئێمە کارمان کردو و ئیشمان کردووە قیادەی بزوتنەوە و ڕابەرەکانمان حکومەتی بەعسیش لەولاوە يعني لە هەموو تەمەنی حیزبی بەعسە عەفوات بۆ ئەندامی بزوتنەوەی ئیسلامی نەبوو هەموو تەمەنی بزوتنەوەی یەک نەفەر گەڕایەوە کاتی عەفواتیش بوو لە ساڵی 1970 حکومەت ئیعدامی کردی عەفوات بۆ ئێوە نییە يعني عەفوات بۆ ئەندامی بزوتنەوەی ئیسلامی نەبووە لەبەرەوەی وای داناوە کە ئەمە حیزبێکی سونی مەذهبە خەتەری زیاترە لەسەر ئەمنی قەومی حکومەت لەبەرەوە بە ئاسانی ئەتوانێت تەئسیر بکات لە خەڵکی مووسڵ و بەغا و فەلوجە ئەو جێگانە هەر لەبەر ئەم سەبەبانە بووە حکومەتانی ناوچەکە و حکومەتانی ناوە و لەبەرەوەی ئەم پیاوانە بڵین خۆماڵی بوون لەبەرەوەی کە زیاتر هەڵقوڵاوی ناو ئەم میلەتەی خۆمان بوون ئەنواوە ئەشغاڵ پیلان گێڕاوە پیلانەکانیش لە ئێمە گەورەتر بوون لەبەرەوە ئەو پیلانە سەری گرتووە نەفسیەتی ئینسانی جوایە خۆ هەموو ئینسانێک ئەو نەفسی قووەت و نەفسی تاقەتی نییە ئینسان هەیە بە مادە ئەخڵەتێ ئینسان هەیە بەوە ئەخڵەتێ گەورەی کە ئینسان هەیە دوایەوە بەدەل لەو حاڵەتانە کاک حەسەن ببەخشە بەدەل لەو حاڵەتانە هەندێک کێشەی تر هەبوو لە نێو خودی بزوتنەوە لە نێو خۆی بزوتنەوەیە بەوەی کە دەوترێت ئەم بزوتنەوە سیاسیە سیستمی پاداش و سزای نەبووە بەو مانای کە هەندێک خەڵک زۆر بەدڵسۆزی کاریان کردو لە نێو حیزبە پشتگوێ خراون و فەرامۆش کراون هەندێکیش کە حیزبیان بەرەو کارەسات بردووە بە پێچەوانەوە ئیمتیازی زیاتر و پۆستی زیاتریان پێدراوە گەورە کراون بۆچی بەم شێوەیە بەڵێ ئەوانە هەمووی ڕاستن بەڵام ئێمە وەکو موسڵمان ئەوە لەبیر نەچێ بزوتنەوەی ئیسلامی بزوتنەوەیەکی ئیسلامی عەقایدیە بە دەرەجەی یەکەم ئەگەر مەسئولەکەش پێی نەزانێت ئەو کارانەی کردوێتی ئەو واتی ئەگا کە ئەڵڵا پێزانێ و جەزاکەی بە دەرەجەی یەکەم لای خوایە دەرەجەی تەمای ئەوە نییە زۆری نەی زۆری کە ئەو جەزای بڵین لە دنیاە وەری بگرێت و بڵێ من ئەم کارم کردووە لە پێناوی ئەوەیە هەر لەبەرەوە بۆ خۆ زۆرینەی ئەو خەڵکە تەماشاکە فەرموو مامۆستا مەلا عوسمانێک کە ئەو هەموو مێژ و تاریخی هەیە
مامۆستا مەلاعەلی ئەوم تەریخ ئەگەر وەکو دنیای بڵێ چه ئیستیفادەیەکی دنیایان کردووە لەو هەمومان و بوون و لە چلەکان و شەستەکەت پێێنە تا ئێمڕۆ چه ئیستیفادەیەکی دنیایان کردووە ئەگەر تەنها ڕەزامەنی خوا و ئەوانە نەبوو بێت تۆ لە ڕابەرەکان و بیهێن ڕاستە منیش ئەمێ ئەو پرسیارە بکەم زۆرینی ئەو ڕابەر و سەرکردە سیاسی و ئاسکەریانی نێو بزوتنەوە لە ڕێی بنەماڵی ئێوە و پاش خەباتی ئێوە هاتنە نێو کایە سیاسیەکەەوە بەڵام لە دوجارە هەمویان پاشەکشیان کرد و دوورکەوتنەوە لێتان هۆکاری ئەمە چی بوو بەڕاستی بە دەرەجە یەکەم ئاماژەم پێکرد هۆکاری دەرەکی بوو دەبەرەوەی کە ئەیانزانی بزوتنەوەی ئیسلامی بەو شێوەیە و بەو قیادە و بەو ڕابەرەوە ناتوانن تەسیر بکەنە سەر قەراراتی ناتوانن وای لێ بکەن کە قازانج بە سیاسەتی ئەو جێگەیە بگەێنێ کە ئەیەوێت هەر لەبەرەوە هۆکارانە بوو طبعاً ئەنواع و ئەشکاڵ موئامەرەیان لەو بزوتنەوە کرد و طبعاً هۆکاری داخلیش هەبوو کە لەوانەیە مساعید بوو بێ بەڵام من ئەو پرسیارانەکەم ئێمە لە بیدایەتی بزوتنەوەی ئیسلامیەوە کە دروست بووە هەمیشە حەزمان کردووە برایەتی یەکەم هەنگاوێک کە بزوتنەوە نردوێتی پێش وڵاتان ئەوە بۆ ئیتیفاقی لەگەڵ برایانی پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستانە بڵین دروست کرد بەڵام هەر لەو کاتەیشە بڵین ئەو خەڵکانەی کە دوایی لە ئێمە جابوونەوە هەر ئەوانە بوون بە سەبەبی ئەو شەڕانەی کە تووشی ئێمە بوو کە ئەو شتەڕانەی کە سەپێنرا بەسەر بزوتنەوەی ئیسلامیە فەرموو با ئێمە لوجنەیەکدا بنین بزانین ئایا مامۆستا مەلاعەلی و مامۆستا مەلا عوسمان سەبەبی ئەو شەڕانە بوون کە لە بینی بزوتنەوەی ئیسلامی و ئەو برایانە ڕوویدا کە لە کوردستان ڕوویدا یا کێ بوو فەرموو با لوجنەیە تحقیقات بکە بزانە کێ بوو مسەبیبی ئەو شەڕانە ئێمە ئامادەین ئێمە حەزەکەن لوجنەی تحقیقات هەبێ تحقیق بکە لەو کارانەی کە بوو بەڵام بەداخەوە ئەمڕۆ لەبەرەوەی کە لە کوردستانیشا سیاست مەدارانی کوردیش یعنی بەو تەوەجوهە کارەکەن کە وڵاتانیش کارەکەن ئەگەر جەنابەت یا هەر کەسێکی تر مخلیسیش بی مادەم لەگەڵ بۆچوونی ئەوانیت گوێی لێ نییە با کەسێکی تر دوێنێش دوژمن بێ بەڵام ئەگەر بۆ مەسەلەیەکی وەقتی هاتبێ ئیستیفادەی لێ بکە یا پاڵپشتیەکە تەمان ئەمە بەنسبەتی من ڕێی تایبەتی خۆمەوە ئەوە سیاسەتێکی چەوتە ئێمە دائیمەن ئەبێ دووربینیمان هەبێ ئایا دووربینی ئێمە لە چیایە ئەبێ ئەوان لە ڕەچاو بگرتایە فەرموو ئەبێ فەخر و شانازی بکەی بزوتنەوەیەکی ئیسلامی دروست بووە ئەوێ براتی لەگەڵ توا دروست بووە بزوتنەوەیەکی ئیسلامی دروست بووە لە هەموو عالەمی ترە هەڕا و فەرتەنەیە و وا پەروەردەکراوە کە دژی ئەجنەبی بێ و بەعکسەوە لە منتەقەکەی توە لەگەڵ توە هاتۆتە پەرلەمان لەگەڵ توە دێتە حکومەت لەگەڵ توە بەشداری ئینتیخاباتەکە هەر لەو کاتا بڕین بۆ نمونە لە ساڵی 92 ئینتیخابات ڕوویدا لەبەرەوە لە جیاتیەوەی کە بین حتا ئێمە طبعاً اختلاف ئەگەر لەسەر ئەساسێک بێت ئێمە لە یەک حاڵی ببین ئەمە بەرەو پێشچوونی کۆمەڵگا و بەرەو پێشچوونی خۆمانە خۆخەیچەکە ئێمە با ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی یا پارتی دیموکراتیک بین نەکەینەوە بەڵام با لە خاڵە ئیستراتیجیەکانە یەک بین با لە دیفاعکردن لە میلەتی خۆمانە یەک بین ئەو خاڵانەی کە گرنگە بە نیسبەتی میلەتە بەڵام ئەگەر ئەمڕۆ بزوتنەوەی ئیسلامی مەقڕێکی زیاتر دانا یا خەڵکێک یا عەشایەرێک یا خەڵکێکی زیاتر تۆی قبول بوو ئەمە نەبێ بە حەساسیەت لای تۆ ئەبێ ئێمە بزانین ئەبێ هەموو سیاسێکی کوردیش ئەوە بزانێ لە زمانەی پێغەمبەرانەوە تا ئەمڕۆ ئەو گەنجەی کە ئەمڕۆ هەیە بڵین لەوانەیە گاڵتەی لێبێ بە ئەقڵیەتی بڵین سیاسی قەدیمیەکان ئەبێ ئێمە هەر گەنجێکی کە ئەمڕۆ هەیە ئەوە بزانێ لەوانەیە 10 ساڵی تریش گەنجێکی تر بێتە سەر بێتە دەم گاڵتەی بە ئەقڵێتی ئێمە بێ لەبەرەوە بێ ئەم نەو ئاتێگەشتنە لە ناو هەموو سیاسیەکانە هەبێ ئەم هۆکارانە بوو بە سەبەبی ئەوەی کە طبعاً پەنجەرە ئەگەر نەکرێتەوە تۆ خەڵک ناتوانێت بێتە ژوور لە بەرەوەی لە ناو خۆشمانە ئێمە منەظەم نەبووین لە ناو خۆمانە شانە و شانەکە بۆ شێوەیە نەبوو بزوتنەوەی ئیسلامیش مامۆستا مەلا عوسمان ئەمە ڕەئی بووە کە بزوتنەوە چەترێک بێت بۆ هەموو موسڵمانانی کوردستان هەر لە سۆفیەوە بیگرە هەتا ئەگاتە سەلەفی و بەو شێوەیەش بوو لە زمانی مامۆستا مەلاعەلی مامۆستا مەلا عوسمانە ینی هەموو ئەولانە جێگەیان بوو بووە لە ناو بزوتنەوە هیچ احتیکاکێ نەبوو هیچ ناخۆشیەک لەگەڵ هیچ کەسێکی ترا نەبوو و هەموویشی ئەژیا و هیچ مەشاکیلێکیش نەبوو بەڵام ئەوترێت بزوتنەوەی ئیسلامی وەک ئەڵێن بە دارولخەلافە ناسرا بوو ئەم دارولخەلافەیە ئەم خانە ئاینی و ئیسلامیە خاوەنی زۆرترین کێشە بوو لەو ڕۆژگارانەیە ئەم کێشانە لەکوێوە سەرچاویان گرت و ئایا ململانەیە ئیجتیهادی و عەقائیدی بووە یاخود ململانی سیاسی و بەرژەوەندی تایبەت بوو خێر منەڵم ئەم زیاتر هەر هۆکارەکەی دەرەکی بۆ نمونە ئێمە وەختی خۆی هەبووە
کە پێشتر لە ناو بزوتنەوەی ئیسلامیا بووە مەشاکیلی بۆ بزوتلەوە ناوەتەوە بۆ نمونە زمانێک کە مامۆستا مەلا عوسمان بە چاکی زانیوە کە لەگەڵ برا کوردەکانی خۆمان نابین و بچینە ئینتیخابات بۆ نمونە و هەموو یەک پارچە بین یەک ریزی وحدەتی سەفی ئەو میلەتە بپارێزین هەر لەو کاتە لە بۆرە مەسئولیاتینەوە هاتۆ کتێبێکی دەرکردووەڵێ پەرلەمان حرامە هەر لەو کاتە هاتۆ نامەی ناردۆ بۆ بەڕێز مام جەلال لە جاتی ئەو نووسمەسنووسێتی ئەسەلام عەلا من اتبع الهدى ئەمڕۆ هەر هەمان شەخص خۆی ئەندام پەرلەمان بەست خاوەنی ئەو کتێبە مەسەلەن مامۆستا عەلی باپیرە بەڵێ ئیمان لە نێوان پەرلەمان و کوردستاندا هەر بەڵێن لەو کاتە کە مەسئولیاتی یەکەمت نەبووە ئەمە ڕئیت بوو هەر دوای ئەوە کە بووی بە مەسئولیەکەم ڕێیەکە گۆڕیوە من ئەپرسم ئایا ئەم میلەتە خۆی میلەتی کورد بۆ ناپرسێ زەیمە هەموو کەسێک احتیمالی هەیە غەڵەت بکات زۆر تەبیعیە غەڵەت بکەی بەڵام ئەبێ خۆ بۆ خەڵکە بڵێ من ئەمە غەڵەتەکانم بۆ ئەوە تۆبەم کرد لەو غەڵەتانە و ئەم ڕیانەی کۆنم غەڵەت خۆمە نییە تۆ هەموو ڕۆژێ بە ئارەزوی خۆ ئەو میلەتە 180 دەرەجە بەم لاو بەو لای بەری ئایا کەس گوێی لێبوو ئەم پیاوە بێتە سەر شاشەیەکی تەلەڤیزیۆن کۆڕێ بەرە بڵە کاکە زەمانێک کە من لە ناو بزوتنەوەیە بووم لەگەڵ مامۆستا مەلا عوسمانە بووم و ئەو کتێبەم نووسیوە ئەو ڕیانەم هەبوو من ئەو کاتە ڕاست نەبووم ئەو کاتە ئەو ڕیانەم غەڵەت بوو ئەم ڕیەم باشە بە ئارەزوی خۆی هەموو شتێکە شەرعێنن مشکیلەی مسلمان مشکیلەی ئەم بڵین پارتە سیاسیان کە ئێستاکێ ئەمەیە کابرا زمانێک کە هەست بە مەسئولیات ناکا مشکلیت بۆنێتەوە زمانێک کە خۆی لە مەسئولیات هەیە بۆ نمونە مام جەلال هەر ئەو شەخصەیە کە وەختی خۆی وات پێوت ئیساکێ ئەڵێ مام جەلال پێویستیەکە بۆ میلەتی کورد بابە خۆ ئەبێ بێ بۆ خەڵکە بڵێ کاتی خۆی کۆن کە ئەم ڕەئیم هەبووە غەڵەت بوو خۆمە ناکرێتەوە بە ئارەزوی خۆت بێت بێ بە ئارەزوی خۆ بە مەزاجی خۆت کابرا قسێکی جوانە ئەگە کابراایەکی تاجیر غەڵەتێ بکە بۆ نمونە غەڵەتێکەکە ئەم غەڵەتەی تەنها خۆی زەرەریلەکە لەوانەیە تیجارەتێکی تر بکە جوبرانی ئەو قازانجەی بکە بەڵام ئەگەر ئینسانی سیاسی و خاوەن مەسئولیەت غەڵەتێ بکە یەک میلەت بەدوایە بە غەڵەتە هاچێ ئێستا کێمەش تووشەوە بووین کابرا هاتووە کاتی خۆی ئەو گەنجەی وا گۆشە کردووە بڵین بۆنم بۆ شێوەیە گۆشەی کردووە کە دژایەتی تۆی بۆ کردووە پەرلەمان حرامە ها مەلا عوسمان ڕۆ ئەمە حرامە مۆسیقا حرامە هەمووی حرامە هەمووی وای لێ کردووی ئەمانەی بەکارهێنا وەکو چەکێک بڵین دژ بە تۆ ئەمڕۆ هەر هەمان شەخ بۆچوونێکی تری کردو ئەتر ئەم جەماهیرە ناپرسێ ئەرە باشە تۆبەکە و بینی غەڵەتەکە کتێبێکی تری نووسی بڵێ من ئەو بۆچوونانە بڵین تەراجعی لێکەم هەر جەماعەی ئیسلامی میسری کاتی خۆی کە هەنێ بۆچوونیان هەبوو لەو قیادانەی کە جەماعەی ئیسلامی کە لە میسر بوون و ساداتیان کوشت کتێبێکی تیان نووسی بەناوی مراجعات هەندێک لەوانەی کە پەشیمان بووێت هەمووی بەخاڵ باسەکە ئەڵێ ئێمە کاتی خۆی ئەم ڕیانەمان هەبووە بەڵام ئێستاکێ لەبەر ئەم ئەدیلانە لەبەر ئەم ئاەت و حەدیسانە ئەو ڕیانەمان هەڵەبوو ئەم ڕیانەمان ڕاست ئێمە لە کوردستان ئەمە نابینین شافعی بەغدا و شافعی میسر سعید نەوەرەسی سعیدی کۆن و سعیدی نوێ بڵێ لەبەرەوە ئێمە ئەمانە نابینین و ئەم خەڵ ئێمە پێویستە لە کوردستانە تەویعی خەڵکی خۆمان بکەینەوە بەو شتانە ئەبێ فێری ئەوەش بین ئەگەر غەڵەتێکمان کرد خۆمان یەکەم کەسێبی لەبەرەوە برای بەڕێزم ئێمەڵێ فاقید و شەیئی لا یعطی هەچ کەسێک خۆی هەر شتێکی تیان نەبێت ناتوانێت بیدا بە خەڵکی تۆ پێ دوایە ئەمە فریوی سیاسیە و پەیوەندی بە ئاینەوە نییە من لەو باوەڕام تێکەڵە یعنی ئێستا زۆر کەس هەیە بڵین ئاین بەکارهێنێ بۆ ئەو مەرامەی کە خۆی هەیەی ئەوە طبیعیە زۆری کەس هەیە بۆ نمونە ئاین بەکار ئەهێنێ و لەوانەیە بۆ دنیاە کە پێی بگە ئەمەش عجایب نییە بەلایەنی ئێمە وەکو خەڵکێکی مسلمان لەبەرەوەی لە زمانەی پێغەمبەر کابرا پێغەمبەر صلی الله علیه و سلم بە چای خۆی دیوێتی و ئیمانی پێنەوە منافق بووە لەبەرەوە بەلای ئێمە وەکو مسلمان عجایب نییە بەڵام پێویستە خەڵک یعنی ئێمە لە کوردستانە پێویستیمان بە تەوعیە هەیە تەوعیە ئەو جەماوەرە کە دەنگەدا کە هەر شتێکەکە بزانێت چیەکە دەروێشانە شوێنی کەس نەکەوێت ئەگەر تۆ ینی هەچ کەسێکت خۆشەوی هەچ کەسێک دەنگی پێدە هەچ کەسێک هەرچیەکەی بزانی بۆ چیەکەی زۆر باشە تۆ لە وەڵامی نامەیەکدا بۆ مامۆستا عەلی باپیر وەڵامت داوەت و تیا ئاماژەت بەوە کردووە کە ئێران تەلەڤیزیۆنێکی بە بڕی 5 ملیۆن دلار 5 ملیۆن یۆرۆ بۆ دامەزراندون و پرسیاری ئەوەت کردووە کە ئایا ئێران ڕێکخراوێکی خێرخوازی هەروە بە هەوانتە هاوکاری بزنەوەیکی ئیسلامی بکە مەبەستی گومانت هەبوو لەوەی کە ئەم پەیوەندی نامەیە پێش هەموو شتێ نامەی من نییە من نامەم نەنووسیوە بەو شێوەیە لە وەڵامی نامەیەکی ئەوە بەڵام من ئەو وەکو خەبەر دیومە ئەو شتانە طبعا
ئێمە وەکو باسمان کرد پێشتر هەموو وڵاتێک لە دنیا یارمەتی هیچ کەسێک نادا وڵاتان منەظەمەی خێری نین کە یارمەتی هەموو کەسێ بن بەتەرجو داواکاریان هەیە طبعا بەتاکید هیچ وڵاتێک نایە یارمەتی تۆ باوەکو منەظەمەی خێری بەبێ مقابل ئەگەر مەرامێک لە پشتیوە نەبێت ئەمە طبعا بەتاکید ئێمە حەج کەسێک بێ بۆ نمونە ئێمە هیچ شتێک بە ڕەش و سپی وەرناگری حتا ئەگەر تەلەڤیزیۆنی بڵێن پەیامە هەر کەس تەلەڤیزیۆنێکی تر هەیە نابێ ئێمەش غەڵەتی خەڵکی تر بکەین تەزەی پەیام باشەی هەیە باشەی زۆرە و لەوانەیە لە زۆر ناحیە باش بێت و شتی باشەیشی کرد بێ بۆ قسە لەسەر ناژی تەلەڤیزیۆنەکە نیە قسە لەسەر وەکوتر من ئەڵێم ئەو پرسیارە بکەن هەر خەڵکەکە خۆی ئەو پرسیارە بکە تۆ فەرموو پێیان بڵێن کە کێ بۆی دامەزرانون پێیان بڵێن کە ئایا هەموو بزوتنەوە ئێستا بۆ نمونە تۆ ئەگەر بڵین 100 دینار لە باخەڵ تابێ ناتوانانی 1000 دینار خەرجکەی لەبەرەوە معلومە ئەگەر 1000 دینار خەرج کرد معنای وایە تۆ ئەبێ ئەم باقی لەکوێ هێنابێ کاگەسان ئێوە هەر لە سەرەتاینەوە دەکانەوە تانزانی کە مامۆستا مەلاکرێکار و عەلی باپیر دوو باڵن و جیاوازی بیر و ڕاو بۆ چوونیان هەیە بۆ ئەو کات سەرکردایەتی بزوتنەوە بەری لەم تەکەتوڵ و ئینشقاق و بەڵبەڵهێن نەگرت بۆ ڕێگری لێ نەکرد وەکو باسمان کرد لە ناو بزوتنەوە دیکتاتۆریەت هەرگیز نەبووە و نایش بێت ئینشاءالله لەبەرەوەی بزوتنەوەی ئیسلامی هەمیشە شەفاف بووە بەرامبەر ئەو خەڵکی خۆی و هەمیشە حەزیشی کردووە کە لە ناو بزوتنەوە قیادات دروست ببن لە ناو بزوتنەوە خەڵک هەموو کەسێ مەجالی پێدراوە لە بەرپرسیارەتی خۆیان دەوری هەبێ و ئەوەی کە ئەتوانێت لە خزمەتکردن بە مسلمانان بە میلەت بە هەموو کەسێ بیکە لەبەرەوەی کە مەهەر لە ئەو ڕابەرە بەڕێزانەوە تا خوارەوە ئەو خەڵکە زیاتر یعنی بۆ دنیا هەوڵی نەداوە هەتا وا بکا کەس لە قسەی دەرنەچێ وا بکا بە شێوەیەکی بڵین دیکتاتۆریانە معاملە لەگەڵ خەڵکا بکە کارێکی کردووە کە بڵین خوا لە خۆی ڕازی کا زیاتر هەر لەبەرەوە بۆ هەچ کەسێکیش دەرکەوتی بێ و تەوەجوه هەیە یان بۆ چوونێکی هەبوو بێ مەجالی پێدراوە لە ناو بزوتنەوە و مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی بە یەک چاو وەکو ڕۆڵەی خۆیان تەماشای ئەو خەڵکانەیان هەر هەمویان کردو بەڵێ کەواتە جیاوازی یا با بڵێم لە نێوان مەکتەبی ڕاگەیاندن و مەکتەبی سیاسیە کێشە و ململانەیەک هەیە و کێشەکان چین ئێستاکەیە ئێمە بەعام ئەتوانین بڵین وەکو بزوتنەوە تا ئێستاکێش ئەو قیادەی کە هەیە لە ئاستی جەماوەرەکەی خۆیان نییە ئێمە بێ اعتراف بکەین ئێمە جەماوەرێکی پاکی جوانی چاکری گەنجی باشمان هەیە تا ئێستاکێش ئەتوانم بڵێم لەبەرەوە تەمان ئەمەش دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک هۆکارەکان زیاتر لەبەرەوەی بزوتنەوە بۆ حەسارات چووە بزوتنەوە حەساری لەسەر بووە بەبێ بووجە بووە ماوەیەکی زۆر دژایەتی کراوە ئەمانە هەمووی بوون بە سەبەبی ئەوەی کە بزوتنەوە بەرەو ئەو ئاقارە بەرێت تەبەن ئێمە بزوتنەوە ماوەیەش 7 ساڵ زیاتر هیچ بوجەیەکی نەبووە لەو کوردستانە هیچ شتێکی نەبووە بەڵام ئێمە فەخر و شانازیەکەین ئەوەی بەسەر بزوتنەوەی ئیسلامیە هاتووە بەسەر هەچ حیزب و جەماعەتێکی ترا هاتایە یەک نەفەری نامە بەڵام ئێمە فەخر و شانازیەکەین بەو گەنجانەی خۆمانەوە کە بەبێ هیچ شتێک یەت لە کاتی ئینتیخاباتە لە مانگی حەوتە بە دوای پیکاب و لۆریە لەو کاتە عەلەمێکی لای لای لاگرێ بەدەستی و شار ئەگەڕێ بەبێەوەی هیچ شتێکی بیتێ ئیلا خۆشەویستی ئەو حیزبە نەبێ لە ناخیا دروست ببێ ئێمە وەکو بزوتنەوەی ئیسلامی مادەم خاوەنی ئەو جەماوەرە و ئەو خەڵکەین ئێمە لەوانەیە بە بەرز و نزمیان بڕۆین بەڵام هەرگیزە و هەرگیز ئەو بزوتنەوەیە لە ناو ناچێ و ئەو بزوتنەوەیە کە خاوەنی ئەوە نەشەهید و ئەم هەموو سەروەری ئەو ڕابەرانە هەیە و ئەو گۆمە خوێنەی داوە براژەن حیزبدانان ئەوانە دوکاندانان نییە هەر کەسی و بتوانێت بڕا بۆ خۆی دوکانێدا بنێ کاگەشان لە نێو بزوتنەوە کە خۆی بە خاوەنی سەروەری خەباتی شاخەزانێ کێشەی خاوەندارەتی سەروەریتی و شانازی و ستایشتان هەیە لەگەڵ برادرانی کۆمەڵی ئیسلامیە ئەوان پێیان وایە کە ئەوان درێژکراوی ئەو خەباتی شاخەن و ئێوە ژەڵێن ئێمە خاوەنی ئەو سەروەری بەڵام پاش پشوویەک وەڵامی پرسیارەکەم بەرەوە بەڕێزان پشوویەک وەرەگرین و دواتر بەردەوام بین